جوتیارانی گوندی دەوروبەری هاوینە هەواری سەری ڕەشن لە پارێزگای هەولێر ئەوان بە گوربوونەوە هاتوونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران و داوای قەرەبووکردنەوە دەکەن. لەو گربوونەوەیدا وەکو جوتیاران خۆیان ئاماژەیان بۆ کرد نزیکەی 4 ساڵە زەویەکانیان کوژانەوەی بۆ کراوە و دەبوایە قەرەبوو بکرێنەوە، بەڵام تا ئێستا هیچیان بۆ نەکراوە. 4 ساڵام ئەم جوتیارانە خەریکی ئەوەن کە چاوەڕێی ئەوەن کە قەرەبووەکانیان وەرگرنەوە، بەڵام هیچ شتێکیان دیار نییە. ئێمە بۆ چەندەمین جار ئەمە هاتووینەتە بەردەم ئەنجومەنی وەزیران و شارەوانی و گربوونەوە و بەردەم پەرلەمان، بەڵام گوێمان لێ نەگیراوە. ئەوەی کە ئەمە بەدواداچوونشمان کردووە کارەکان کاریش قانونینە، هیچ ناقانونیە و ڕێکارەکانی تەواو کردووە، هەموو دائیرەکانی تەواو کردووە. جوتیاران ئاماژەشیان بەوە کرد لە ئیسادا زەویەکانی ئەوان بۆتە سەربازگا، بەڵام بۆ قەرەبووکردنەوەیان چەندین جار لە دەرگای لایەنە پەیوەنددارەکانیان داوە، بەڵام کەس وەڵامی نەداونەتەوە. ئەو زەویانە لەبەر ئەوەی ئەموو کەتینە مەسەلەن بن سەری بڵند گڕاوە بیرێژە قیڕژەیە، ئەوانە معسکەراتی تێدایە، دژە تیرۆری تێدایە، کەس ناتوانێت زەویەکەی خۆی ینی هیچ بە شێوەیەکی ئیشەکی لێ بکاتن. ئەمە قەرەبوومان دەوێتن وەکو ئەو زەویانەی هەموو دنیا قەرەبوو دەکرێتەوە. هەولێر ئیلا سەری بڵند قەرەبوو نەکرایەوە بەڕاستی، ئەگەنا هیچ زەویەک لە هەولێرە نییە قەرەبوو نەکرایەوە بە زەوی کشتتوکاڵی و ئەوە ئیمە تاپۆشە، هەر هەمووی تاپۆیە. لەو گربوونەوەیدا جوتیاران ئاماژەیان بەوە کرد زەوی 17 جوتیاری دەوروبەری هاوینە هەواری سەری ڕەش کە خۆی لە 142 دۆنەم زەوی دەبینێتەوە لە ساڵی 2018ەوە کوژانەوە بۆ زەویەکانیان کراوە، بەڵام قەرەبوو نەکراونەتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.